کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی کۆنگرەی نیشتیمانی کاتی خۆیتی بەسەر چووە کاتی وەکو گرتنی کۆنگرە بۆ لایەنێکی سیاسی پێویستە کە ببتە حیزبێکی پەرلەمانی پێویستە کۆنگرە بگیرێ پێویستە بەڵام کۆنگرە نابێ ئەوەکو ئەوەی ئێستا یەکێتی دەیکا ئەوەندەی لەسەر باسەکە ئەوەندە لەسەری قساکە وەکو شتێکی زۆر گرنگ بێ کۆنگرە لە ئامراز کراوە بە ئامانزە ناو یەکێتی نیشتیمانی بۆ بەس یەکێتی خۆی وای لێ کردووە لە کاتێکدا کۆنگرە ئامرازە بۆ نوێکردنەوەی سەرکردایەتی بۆ نوێکردنەوەی بەرنامە بۆ بەرەو پێشچوون بە بڕیاری من نابێ شێوەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوەنی چەند نابێ کۆنگرە ئەو بڕیارە دەدا چەند پێشنیارێکی پێشنیارێک ئەوەی وەکو خۆی بینێت سکرتێری گشتی و مەکتەبی سیاسیەوە پێشنیارێکەیە کە سەرۆک و کۆسەرۆکە بێ پێشنیارێکەیە سکرتێر و چەند جێگرێکی هەبێ ئەمانە مەجموعەک پێشنیان دەخرێنە بەردەم کۆنگرە کۆنگرە کامەیان پەسند کە ئەوە دەرەچێت